ئێمە لە ڕاپەڕینەوە بە ڕێوەلاتی پۆلیسی ڕاپەڕین هاتوین بە ناوی سەرجەم ئەفسەر و بەڕێوەبەری پۆلیسی ڕاپەڕین و سەرجەم کارمەندان هاتوین کە چەپکە گوڵی وەفا و ڕێز بۆ سەرۆکی پێشووی عراق و سکرتێری گەشتی نیشتیمانی کوردستان دادەنین و هاوخەمی قوڵی خۆمان دەبڕین بۆ کۆچی ژیاناوی جەنابی سەرۆک مام جەلال کە بەڕاستی لە کاتێکی زۆر هەسیاردا کۆچی دوای کرد بەداخەوە چەتی ئاشتەوای بوو لە عراق و لە کوردستان. من خۆم لە شاری بادینەوە هاتیمە لە ئاکرا هاتیمە. جەنابی مام جەلال مامی مە نەبوو، مامی هەموو گەلی کورد بوو تێگەی، یعنی هەر قسەی بکردبووە ینی فەورەن جێبەجێ بووە. بەس ئینشاءالله داواکارم لە هەموو خەڵکەی کەوەچی من وەفای هەبێتن لە هەر شوێنێک بن ئەگەر بێشیان نەکرد بگەنە ئێرە لە مالەکەی خۆی تازیەکەی دانێتن. سەرۆک مام جەلال ئێسانێکی ڕۆشنبیر بوو، بێژگە لە قایدی بزوتنەوەی کوردی بوو و ئێمە وەکو زانکۆ وەکو ڕۆشنبیر هەست دەکەین خەرزاری پیاوێکی گەورەی وەکو مام جەلال کە توانیوێتی ئەوەنە پشگیری خوێندنی باڵا و خوێندن بە شێوەیەکی تایبەت بکە لە سلێمانی و لە کوردستان. هەزار سڵاو لە گیانی پاکت هەواڵی گەورە برای گەورەمان مامی گەورەمان هەواڵ مام جەلال. بەڕاستی کۆچی هەواڵ مام جەلال لە ئێمە ڕۆی کە هەمیشە پاڵپشت و هەمووشە لاینگیرانی هونەرمەندان و ڕۆشنگیران بووە، هەمیشە لە ئاستێوا بۆکەوە کێشەکانمان بۆ هەلکات و ڕۆژێک نەبووە بە کێشەیەکە چین بەلایمانەوە بە پێکەنین هات بێتمانە بۆی هەر نەکردوین. بەڕاستی ئەو ڕێبازی ئەو بەجێ هێشتەوە بۆ ئێمان مەفروزە هەموو میلەتی کورد لەسەر ئەو ڕێبازە بڕوا بڕێوە، چونکە بەڕاستی هەستی بەرپرسیاری لای ئەو بوو کەوا بەدەم هەموو چین و توێژەکانەوە هات بەبێ جیاوازی بە تایبەتی هونەرمەندان. هەموو جاری پێوتم ئەگەر چی من لە بواری هونەرە نازانم بەڵام ئەزانم چ ڕۆڵێکی هەیە لەبەرەوە هەمیشە من پاڵپشت و هەمیشە من لەگەڵتانە بم کێشەتان بۆ حەلەکەم چیتان بێ وەرن بۆ لاماوی خۆتان قەتسڵ نەکەنەوە. خۆشەویستی مام جەلال لە دڵی ئێمە بەڕاستی خۆشەویستیەک بوو کەوا کەم سەرکەدێ ئەوە جادە ناخی خەڵکەوە. بەڕاستی هەزار سڵاو لە گیانی پاکت مامە گیان، هەمیشە لە دڵمانە ئەمێتەوە ئەو ڕێبازی تۆ لەسەری ڕۆشتووی هەڵیەگری لەگەڵ خۆمانەوە لەسەر یاڕێن هەمیشە. بێگومان کۆچی دوایی سەرکردەی گەل و ڕابەری کوردایەتی جەنابی مام جەلال هەمومانی تووشی سەدمە کرد، خەمێکی زۆر گەورەی کردە دڵمانەوە. بەڕاستی لە دەستدانی کەڵە پیاوێکی وەک بەڕێز مام جەلال کە لە هەڕەتی لایەوە خەبات و تێکۆشانی کردووە میلەتەکەی، باوەڕ ناکەم ئەو بۆشایە بە هیچ شێوەیەک پڕ بێتەوە. هیوادارم لەلایەنە سیاسیەکان بۆ لە مۆلا یەکگرتووی هەبێ لە بینیانە بۆ ئەوەی ئەو ڕێبازەی بەڕێز مام جەلال بەجێهێش بتوانن پڕیکەنەوە. بیریشمان نەچێ جەنابی مام جەلال هەر لە سەردەمی شاخەوە پاڵپشت و هاوکار بووە بۆ نووسەران و ڕۆشنبیران و هونەرمەندان، هەمیشە زامنی نان و ئازادی بۆ هونەرمەندان. ڕۆحی شاد و ئاسوو دەبێ سەرکردەی گەل بەڕێز مام جەلال. بە کۆشکردنی ئەو بڕوا ناکەم بۆ 100 ساڵێکش مرۆڤێکی ئاوا گەورە و ئاشتی خواز لە ناو کۆمەڵگای کوردەواریدا دروست بێتەوە و وەک کەسایەتی بەڕێز مام جەلال. بێگومان مام جەلال هەمیشە خەمخۆری نەک هونەرمەندان بگرە لە مێژووی شاخی کوردایەتی و لە مێژووی ئەمڕۆژدا هەر پاڵپشت و خەمخۆری هونەرمەندان بۆ لە نەکتوانم بڵێم هونەرمەندان هەموو چین و توێژەکان بەوێ فەرق و جیاوازی کابرایەک بوو، ئاشتی خواز بوو، هەچ کێشەیەک ڕوویدایە بە هادئی و بە نەرمونیانی کێشەکانی حەلە کرد. ئەمەنە کابرایەکی پیاوێکی میهرەبان و قسەخۆش و لێهاتوو باڵا بوو. بەڕاستی لەسەر ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گوێ لە بەڕێز مام جەلالەگرا. منی شەرۆک و هاوڵاتیەکی کوردستانی سەرەتا پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی جەنابی مام جەلال و بنەماڵەی مامۆستا ئیبراهیم ئەحمەد دەکەین. هیوادارێکی ئینشاءڵڵا ئەوە دوانەخۆشی گەلی کورد بێت. بەڕاستی جەنابی مام جەلال نەک تەنها وەکو باسییان کرد لە زۆربەی کە هاوڵاتیان و هاونیشتیمانیان باسیەکەن کە نەوەکو کەسایەتێکی کوردستانی کەسایەتێکی عێراقی جیهانیشە. بۆیە ئێمە وەکو هاوڵاتیانی کوردستان ئەوەی لەسەرمانە بەڕاستی جەنابی مام جەلال ئیشی زۆر بۆ میلەتی کورد کردووە و جەنابی مام جەلال بەخۆشی زۆر جارەوەی وتووەکەوە ئێمە کە یەشێکین لەو شۆڕشانی بەختەوەری ئەمە لەوایە کە شۆڕشەکەمان سەرکەوتووە، یعنی سەیرەکەی زۆربەی شۆڕشەکان بەڕاستەوە بەداخەوە یعنی سەرکەوتنیان بەدەست نێناوە لە ناوچوون. بەڵام سپاس بۆ خوا و سپاس بۆ جەنابی مام جەلال و ئەو کەسانی کەوای شێتی نیشتیمانی کوردستانیان دامەزران توانیان شۆڕشەکە بگەێنە
لووتکە جەنابی مام جەلال لە شاخەوە توانی بێ بەسەر کۆماری عێراقی فیدرال و ئێمەش ئەوەی کە لەسەر ئێمە وەکو هاوڵاتی درێژە پێدەری خەباتەکەی جەنابی مام جەلال بین هەتاوەکو مابین لە ژیانە ڕێبازەکەی بەرنادەین و ئینشەڵا بەردەوام بین. خوای گەورە بەهەشتی بەرین شاد بێ بە خێر و بەرەکەت بەسەر کورد و کوردستان ئاڕژێ یەک ڕزی و تەبایی دەست خێنێ ناو دەستی یەک هەمومان بخات قورئان خوای بێ بە خێر و بەرەکەت بەسەرمان ڕژێ خوای گەورە بەهەشتی بەرین شادکە خوا عافویکە هەتا ماوە لە دڵمانە هەتا ماوە سەرکردێکی وا نابێتەوە جارێشکە نابێتەوە. بەڕێز مام جەلال نەک هاو پشتیوانی و هاودەنجی بزودنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد بوو نەکە لە واری سیاست بەڵکو لە هەموو بوارەکان بەڕێز مام جەلال هەردەم پشتیوانی ئەکادیمی و زانست و مامۆسایانی کردووە. ئەگەر ئەزمونێکی خۆمان باز بکەین وەکو کۆمەڵێکی تەلەبە لە دوای 2004ەوە یەکەم کەس بەڕێز مام جەلال بوو کە بە هەموو شێوەیەک پشتیوانی خوێنکارانیان کرد لە دەروی وڵات بخوێنن. من بەندە خۆم ئەو شەرەفم پێبەخشرا لەگەڵ کۆمەڵێ مامەسا و کادری یەکێتی نیشتمانی کوردستان کە بە هاوپشتی و هاوکاری بەڕێز مام جەلال خوێندەمان لە دەرەوەی وڵات تەواو کرد. بەڕاستی تا چەند باس لە هاوکاری و هاوپشتی بەڕێز مام جەلال بکەی نەک هەر لە بواری سیاست بەڕاستی لە بواری ئەکادیمیا لە بواری هاوکاری خوێنکاران ئەتوانم بڵێم هێشێک بووە یەکەمین کەس بووە یان تاکە کەس بووە لە ناو سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستانیش کە هەر بەردەوام هاوکاری خوێنکارانی کردووە بۆ خوێندن لە دەروی وڵات لە ناوەی وڵات. مام جەلالی شێر قارەمانم ڕۆ باوکی چوار پارچەی کوردستانم ڕۆ خەمخۆری گەورە و بچووکی کوردستانم ڕۆ سەرکردەی وڵات نیشتیمانم ڕۆ پڵنگی هەردی کێ و چۆمانم ڕۆ چاو هەڵهێنەری گوندی کەلکان کۆسرەتی شاڵە بەجیانم ڕۆ بەوری قەندیل و سەفین و بەرزانم ڕۆ بەوری خاڵخاڵان و هەورەمانم ڕۆ سەر خۆش خۆمان ئاراستەی بنەماڵەی مامی گەورە دەکەین و ئاراستەی سەرجەم کادیران و ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان و کورد بەعام دەکەین و بەداخ و پەژارەیەکی زۆرەوە لەو کاتەدا بەڕاستی وەختێکی ناوەخت بوو بۆ مامی گەورەمان کە لەو کات و زروفەدا کە میلەتی کورد پێویستی زۆری پێبوو بەڵام قەدەر وایە چ بکەین قەدەری خوا دەسەڵاتی کەسدانیە و داواش لە سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کەم بە خۆیاندا بچنەوە ناو ماڵی خۆیان ڕێخەن. من وەکو کچی پێشمەرگەی دێرین پێشمەرگەی نمونەی خەدری مەحموودجاف پرسەی خۆم ئاراستەی بنەماڵی بەڕێز سەرکردە ئاڵتونیەکە هەواڵ مام جەلالەکەم هیوادارم بە بەهەشتی بەرین شاد بێ. بەڕاستی یعنی نازانم من کە باوکم کۆچی دوایی کرد یعنی ئێستا هەمان ئەو هەستم هەیە بۆ مام جەلال هیوادارم لە جێگەی بەهەشتی بەرین بێ ئینشاڵڵا.